ڕۆژی شەممە با هەمووان لە سەحی نەورۆزی بۆ بینین یاری بینی نێوان نەورۆز و دۆڵ یاریکی خۆشەویستن هەمومان چیە تۆم هەمومان ئێدە باشە سوزانم هەمومان ئیشەڵا بەیانی دەسەگەین بە کڕین بۆ پشتیوانی یانە جوانەکەمان نەورۆز. سڵاو هاندەرانی خۆشەویستی یانی وەرزشی نەورۆز. ئەمڕۆ ئێمە لە ناو ستادیۆم و یاریگای یانی وەرزشی نەورۆز وەستاوین کە بەیەوەی بەڕێز ڕابگەێنین یانی وەرزشی نەورۆز وەکو یەکەمین یانە لە سەر ئاستی عێراق بۆ یەکەمین جار لە ڕێی ئەپلیکیشنێکەوە تکتەکانی خۆی خستۆتە بازارەوە. ئەم ساحە جوانەی کەی بینین ئێوە کە من ێستا لە ناو چەقی یاریگاکەیان لێرەوە پەیامی ئاشتی ئەدرێ بە هەموو کوردستان و بە عێراق و بە جیهان چونکە وەرزش هەڵگری پەیامی ئاشتیە. هەر لێرەوە من داواکەم لە هاندەرانی یانە جوانەکەمان نەورۆزی خۆشەویست کە بۆ سەرجەم یاریەکان کە ئامادەیان هەبێت